کەوت بۆیە. دۆستان ئازیزان خۆشحاڵین جارێکی کە پێتان شادەبینەوە لە فیلم سازان لە ماڵەکەی خۆتان لە سەکۆکەی خۆتان ئەلبەتە لە دوای نەوەتەکانەوە لە دوای ڕاپەڕینەوە زۆرێک لە نەوەی وەچەی تازەمان ئاگاداری تەلەڤزۆنێک نەبوون کە تەلەڤزۆنێک ئەرشیفێکی گەورەی بۆ تۆمار کردین و باوەشی بۆ زۆرێک لە هونەرمەندانی بواری مۆسیقا و شانۆ و سینەما و تەلەڤزۆن و ئەدیبان و ئیتر زۆربەی بەهرەکان باوەشی بۆیان گرتەوە. ئەو تەلەڤزۆنە خزمەتێکی گەورەی کرد چونکە تەمەنێکی زۆر درێژی هەبوو و لەو تەمەنەیە کۆمەڵە کەسانێکی پشت کامیرە یا با بڵێن کۆمەڵە کەسانێک کە وەکو چۆن بڵێن سەربازی ون خەباتێکی گەورەیان کرد تا ئەو تەلەڤزۆنە و ئەو توانە هونەری و ئەدەبی ئەو زەمانەیان هەموو بۆ تۆمار کردین. چونکە ئەمە یەکێک لە گرفتە گەورەکانی ئێمەیە پێش تەلەڤزۆن و ڕادیۆ و تۆمارکردن ئێمە هونەرمەندی گەورەمان هەبووە نووسەری گەورەمان هەبووە ئەمانە تۆمار نەکراون ئەمانە بۆمان نەماونەتەوە ئێمە وەکو وڵاتانی تر نەبووینە مۆسیقامان بەنۆتە بنووسرێتەوە یا شتەکانمان وابێت کە بمێنێتەوە. بەڵام لەو کاتەوە کە تەلەڤزۆن دەستی پێکردووە یا ڕادیۆ دەستی پێکردووە کۆمەڵێک لەو بەرهەمانە تۆمار کراون ماونەتەوە. اینجا بۆیە خۆشحاڵە بین یەکێک لەو کەسانی کە ئەرشیفێکی گەورەی لەبەردەست بووە ئەویش کاک هاشم جەباری لە تەلەڤزۆنی کەرکووک کە خەباتێکی زۆر زۆر گەورە و دێرینی کرد. کاک هاشم جان یاخوا بەخێر بێی بۆ سەکۆ و ماڵەکەی خۆت لە فیلم سازانەوە. زۆر سپاس ڕێزی تایبەتیم بۆ بەڕێستان و کارماندانی فیلم سازان و بینەرانی بەڕێز. خۆشحاڵ بووین چاوەکەمی کاک هاشم جان یاخوا بەخێر بێی. کاک هاشم ئەمەیە پرسیارێ لێرەوە بکەین تەلەڤزۆنی کەرکووک لە ساڵی چەند دامەزرا و لە چۆ دامەزرا لە کەرکووک بوو لە بەغا بوو؟ بێگومان تەلەڤزۆنی کەرکووک دوای تەلەڤزۆنی بەغا بە 9 ساڵ دامەزرا. تەلەڤزۆنی بەغا لە 2 ئایاری ساڵی 1950 دامەزرا بەڵام تەلەڤزۆنی کەرکووک ساڵی 1961 لە 15 تەمووزی ئەو ساڵەیە بەردی بناغەی بۆ دانرا. ئەوانەی بەردی بناغیان بۆ دانا محمود عەبدوڕەزاق فەرماندەی تیپی ئەسکەری 2 کەرکووک بوو لەگەڵ محمود بەکری پارێزگار بڵێن متەسەڕفی ئەو کاتەی کەرکووک بوو. بەڵام بەهۆی باری نالەباری کوردستان و دەستپێکردنی شۆڕشی ئەیلول پرۆژەکە دواخرا هەتا ساڵی 1967 لە 11 ساڵی 1967 تاهیر یحیای سەرۆکوەزیرانی ئەو کاتەی عێراق تەلەڤزۆنی کەرکووکی کردەوە. تەلەڤزۆنی کەرکووک بێگومان بەردەوام بوو نزیکەی 32 ساڵ بەڵام بەداخەوە وەکو تەلەڤزۆنی کەرکووک و وەکو کەناڵی کوردی ساڵی 99 تا یاسین ڕەمەزان کە دێتە کەرکووک ئەو کاتە کەناڵی کوردی هەبوو لەبەرەوەی تەلەڤزۆنی کەرکووک وەکو تەلەڤزۆن نەما بوو چونکە پەخشی بەغا گەیشت هەموو عێراق لەبەر ئەوەی ساڵی 1977 پەخشی عەرەبی تەلەڤزۆنی کەرکووک ڕاگیرا تەنیا کەناڵی کوردی و بەشە تورکمانی و سریانی و چارەجێکی عەرەبی پەخشی تیا کرد. وتی ئەمە شاری عەرەبە و نابێ کەناڵی کوردی تیا بێ کەناڵی کوردی گواسترایەوە بۆ بەغا لەگەڵ گواستنەوە بۆ بەغا و
کەناڵی کوردی و تەلەڤیزیۆنی کەرکووک بوونیان نەما. کاکاشمجان با ئێمە هەرجارێ لە سەرەتایە بین پێش ئەوەی بڕۆین بۆ بەشەکانی تر ئەمەیە مەسەلەن ئاگامان لەوە بێ ئەو کاتێک کە دامەزرا بەڕێستان مەبەستمەوەیە لە بەغا دامەزرا و پەخشەکەی ئاهاتە کەرکووک بڵاوە کرایەوە لەوێ بەرهەم بەرنامەکان دروستە با بڵێن بەرهەمە هێنرایان سەر لە کەرکووک بوو ئەوەیان چۆن بوو کە تەلەڤیزیۆنی کەرکووک دەست بەکار بوو بەرنامە و شتی تایبەت بەخۆی نەبوو تەنیا هەواڵەکانیش ئامێرێکمان هەبوو پێیان هەبوو بەرقە تابع لە بەغاوە دەقی هەواڵەکان ئەگەیشتە کەرکووک لە ڕێ ئەم ئامێرەوە هەواڵەکان تەنیا هەواڵ ئەخوێندرایەوە ئەو کاتە ئەوانەی هەواڵیان خوێندەوە لە عەرەبی بوون تەحسین هەرمزی بوو ئیبراهیم ئاغا بوو جار جار نیهاد نەجیب ئاهات ئیتر بێژەرەکانی بەغا بە نۆرە ئاهاتن هەر جارێ مانجێ ئەمانەوە پەخشی تەلەڤیزیۆنی کەرکووک هەمان پەخشی تەلەڤیزیۆنی بەغا بوو چی بڵاو کرایەوە لەسەر کاسێتێ تۆمارەکرا دووەم ڕۆژ بە ئۆتۆمبیل لە نەقلیاتەوە هاتە کەرکووک ئەمە بڵاو کرایەوە لەبەر ئەوەی نەستۆدەی تۆمارکردن هەبوو نەکادری بەرنامە هەبوو تەنانەت تەنیا بەرنامەکانی بەغا بڵاو کرایەوە. بەڵێ ئەی کاکاشم لەکەیەوە ئیتر توانرا بڵێن بێژەری کوردی دەست پێ بکاوە چێ بوون لەکەیەوە توانرا ئیتر بەرنامە یا تەمسیلی یان گۆرانی ئێمە ناڵین دراما ئێستا ئاڵێن دراما ئەو زامان و تەمسیلی کوردی وە فیلمیش نەبوو و گۆرانیەکانش لە ستۆدیۆ کە تۆمارەکرا لەکەیەوە دەست بەوانە کرا بەرنامەکان یا با بڵێن گۆرانیەکان یا با بڵێن پەخشی کوردی دوای تێپەبوونی ساڵێک بەسەر هەفتەی تەمووز لە 18 تەمووزە ساڵی 1969 مرتضى سعيد عبد الباقي سعد الغيدان ئەوانە ئەندامانی سەرکردایەتی حزبی بەعز بوون دێنە کەرکووک کە دێنە کەرکووک سەردانی باڵی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانەکەن ئەڵێن بۆچی لە تەلەڤیزیۆنی کەرکووک شتێک ماوەیەک بۆ کوردی دانانێن ئەڵێ هەر ئیم شەو بڕۆن بخوێنەوە ئیتر ئەو شەوە زەبار جەباری شەهید زەبار جەباری و خوالێ خۆشبوو نامک محەممەد ئەنێرن بۆ تەلەڤیزیۆن هەواڵەکان وەرە جێڕن و چارەجویان بۆ تەرخانەکەن هەواڵەکانە خوێندنەوە بەڵام وەکو گۆرانی یەکەمین گۆرانی ئەتوانم بڵێم ئەوەی من ئەزارم وەکو سەرۆکی بەشی تەنسیق یەکەمین ئەو کەسانەی گۆرانیان تۆمار کرد لە بەغا بۆ کوردی سەلاح داودە و فایق داودە بوون جگە لە عەلی مەردان و ئەو گۆرانی بێژانی کە بەغا وەکو ئەحمەد شێخاڵی و قادر ئەحمەد و ئەوانە لە ڕادیۆی کوردی بەغا کاریانە کرد بواریان هەبوو لە بەغا گۆرانیان تۆمارە کرد و ئەهات ئێتر وردە کەناڵی کوردی نەبوو ئەو وەختە پەخشی کوردی چارێک سعاتێک بوو دوایە کرایە 20 دقە ساڵی 72 بەڕێوەبەرێکمان هەبوو بانجی کردم وتی بۆ بەرنامەتان نییە وتم مامەستا بەرنامە بچی بکەین 20 دقەمان هەیە ئەو 20 دقەیە 10 دقەیە هەواڵەکان ئێبا بە 10 دقە بەرنامە ئەکرێ وتی بیکە 40 دقە هەر لە خۆیەوە پەخشی کوردیمان کردە 40 دقەیەت بوار هەبوو کە پەخشەکە بۆ 40 دقە یەکەمین بەرنامە کە ئاهات لە سلەیمانیەوە مستەفا ساڵح کەریم بەرنامەی ئەدیبانی سلەیمانی پێشکەشە کرد لە بەغاوەش کۆمەڵی بەرنامەما بۆ ئاهات وەکو پەیامی هونەر کەمال ڕەوف تۆمارێ کرد و ئەینار بەرنامەیەکی شانۆگەری هەبوو هاشم عەلیمەندی پێشکەشیە کرد بەرنامەیەتر ناسر حەسەن ئامادەی کرد و شەونم خان پێشکەشیە کرد بەرنامەی ڕۆشنبیری نوێ سعید زەنگەنێ پێشیە کرد ئەمە بەرنامە دوایی بەهادین جەلال پێشکەشیە کرد ئێتر لە بەغا و بەرنامەمان بۆ هات بەرنامەیەکی ئافرەتان شیرین عەباس پێشکەشیە کرد تا ئەو کاتە ئێمە لە کەرکووک پێشکەشکار و ئامادەکاری بەرنامەمان نەبوو تەنیا هەنێ بەرنامە نەبێ هەموو ساڵێک لە یادەوەری نەورۆزە کاتژمێر من سعاتێکیان ئەدامێ وەکو بڵێن ئیستیثناءن من پەخشی کوردی کە 40 دقە بوو هەموو ساڵ بەرنامەیەکی نەورۆز نەبوو 1 ساعت
هەتا یەکی شەشی ساڵی 1970 کەناڵێکی تایبەت بە کورد کرایەوە پەیوەندی بە پەخشی تەلەڤیزیۆنی کەرکووکەوە نەما لە 6 ئێوارەوە تا 12 شەو یا تا 1 شەو بەردەوام بوو. ئەمە چۆن ینی پەیوەندی ئەرێ و سار هەمان تەلەڤزیۆن نەبوو کاک هاشم ئەو بەڵێ هەمان تەلەڤیزیۆن بوو، هەمان ئیدارە بوو، هەمان کادریش بوون، بەڵام چیە لایەکیان بۆ پەخشی کوردی تەرخانکرد ستۆدیۆی سەربەخۆ، ڤیدیۆ و ئامێری سەربەخۆ، بەشی سینەما سەربەخۆ وەکو کەناڵێکی تایبەت دایاننا، بەڵام لەلایەکی بیناکەی تەلەڤیزیۆنی کەرکووک، بەڵام ئیدارە و بەڕێوەبەر هەر ئەو بەڕێوەبەرکە بەڕێوەبەری تەلەڤیزیۆنە. بەڵێ ئەی کاک هاشم دواتر کەیتر بڵێن بوو بە تەلەڤزیۆنی کەرکووک ئێمەوەی بینیمان کوردیەکەی زۆرتر بوو، عەرەبی کەم بوو، وابزانام عەرەبی هەرتیان نەبوو، من بیرم نییە، بە تورکمانی کەم بوو، تورکمانی ماوەیەکی وەڵامتر کوردیەکەی زۆر بوو، بوو بە تەلەڤزیۆنی کوردی کەرکووک یان هەر تەلەڤزیۆنی کەرکووک. پەخشی عەرەبی ساڵی 1970 تا 1970 بەغا پەخشی لە بەغا بوو، دەوروبەری بەغا ناگەیشتە کەرکووک، بەڵام ساڵی 1970 کە مایکرۆوێڤ داهات پەخشی بەغا ئەگەیشت هەموو عێراق، لەبەرەوە پەخشی عەرەبی کەرکووکیان ڕاگرت، بەغا خۆی ڕایگرت. تەنیا چارەک سەعاتێک نەبێ، تەنیا چارەک سەعاتێک بۆ هەواڵەکانی ناوخۆی کەرکووک. بەڵێ بەڵێ ئەی کاک هاشم ئەو کاتێک کە تەلەڤزیۆن دامەزرا وەکو ستۆدیۆ، وەکو با بڵێن دەستگا ستۆدیۆی بۆ دامەزرا، چونکە کۆمەڵێ لەو تەمسیلیە کوردیانە لەوێ کران، گۆرانیەکان لەوێ تەسویر کران، یان ئەو گۆرانی و تەمسیلانە لە بەغا ئەکرانە هێنران بۆیەوە چۆن بوو؟ زۆربەی گۆرانیەکان لە سەرەتای پێشەوە بێتە کەناڵی کوردی لە بەغاوە تۆمارەکران، لا ئێمە چەند گۆرانیەکی کەم تۆمارکران. لە بیرمە شەوێک شەوی 18 تەمووزی 69 گۆرانی نەبوو، ویستیان ئاهەنگێک بکەن، گۆرانی بێژی عەرەبیان دەست نەکەون، نەبوو گۆرانی بێژی عەرەب لە کەرکووک نەبوو، تورکمانیش دەگمەن بوو، هەڵسان پەنایان بۆ تیپی سۆلاوی کوردی برد. ئەو شەوە کۆمەڵێک لە هونەرمەندان، شەوکەت ڕەشید، سەلاح ڕەشیدی برای، ڕەمەزان زامدار، مامەستا سەلاح، کۆمەڵێک قادر مەردان، کۆمەڵێ لەو هونەرمەندە کوردانە 1 سعات ڕاستەخۆ ئاهەنگێکی کوردیان جێڕا لە ناو ستۆدیۆی هەواڵەکان کە ستۆدیۆکی زۆر بچووک بوو. ئەمە یەکەم جار بوو ئەو هەموو گۆرانەی لە کوردی بڵاوکرێتەوە لە سەر پەخشی بڵێن تەلەڤیزیۆنی کەرکووک، نەک کوردی، چکە وەختە قەناڵی کوردی نەبوو، تەنیا ئەو بڵێ گۆرانەکان مامەستا عەفو گۆرانەکان زۆربەی لە بەغا تۆمارەکران، تەمسیل لە ڕەش و سوپیەکان ئەوانەی حازیمەچی و گەزیزە و ئەو کۆمەڵە هەتا ساڵی 1974 لە بەغا تۆمارەکران. بەڵام دوای 1974 کە بووینە کەناڵێکی سەربەخۆ کە دەرهێنەرمان هەبوو، کە ڤیدیۆمان هەبوو، کە بواری مۆنتاژ هەبوو، زۆربەی لە کەرکووک تۆمارەکرا. ساڵی 1972 نەبێ، ساڵی 1972 دوو درامای کوردی مەرەزە و بەهاری دزراو لە کەرکووک تۆمارکران. ئەمە بێگومان وێنەی دەرەوەشی تایە، کابرایەکمان هەبوو ناوی وەزیح بوو، وەزیح عەبدوڵغەنی، ئەمە وێنەگەری سینەمایی بوو بە 16 ملیم لە دەرەوەی ستۆدیۆ هەنێ دیمەنی تۆمار کرد. تەنیا ئەم دوو درامایە لە کەرکووک تۆمارکران ساڵی 1972. بەڵام دوای ئەوە بە تایبەتی ساڵی 1970 و 1979 بەکو بڵێن لێشاوێک لە دراما و لە گۆرانی و لە شتی کوردی تۆمارکرا، تیپەکانی سلێمانی، گۆرانەکانی کەریم کابان و عوسمان عەلی و ئیتر ئەو مەزموعەیە عەباس محەممەد لە کەرکووک تۆمارکران. کۆمەڵێک درامای جوان وەکو لالۆ کەریم و بەهار و ژیان و ئەو کۆمەڵە زۆربەشی دیمەنی دەرەوە بوو. ئەوەختە ئامێری ڤیدیۆمان هەبوو لە دەرەوە تۆمارەکرا لە سلێمانی و لە هەولێر و لە دەرەوەی هەولێر. ئیتر اعتماد هەموو لەسەر کەرکووک بوو. کەوانەیەکەم بەرێت، چونکە بابەتێکە دووروژان ئەو بابەتە بۆ دۆزی کوردی زۆر پێویستە. ئەوەی کەوتت وتت ویستیان ئاهەنگێک شتێک بکەن، ئاهەنگێک بکەن، نازان بۆچی مناسبەیەکە دوت ئەوە بوو مناسبەی هەفتەی تەمووز بوو، مناسبەی هەفتەی تەمووز بوو. بەڵێ تێپەڕبوونی ساڵێک. بەڵێ ئەوە ساڵی چەند بوو؟
ئەمە ساڵی 69 بوو 69 کەواتە 69 بڵێ بەڵێ چونکە حزبی بەعەس ساڵی 66 هاتە حکوم دوای ساڵێک هەفتەی تەمووز ویستیان ئاهەنگ بجێڕن لە کەرکووک نەبوو پشتیان بە تیپی سۆلاوی کوردی بەست اینجا من لێرە مەبەستەکە بەڵام بگورە بەڵام گۆرانەکە هیچ سرودیتیانە بوو هەموو گۆرانی کوردی و گۆرانی عاتفی بوو بەڵێ من مەبەستم لەم هینەیەمەیە هەموو هونەرمەندان و ڕۆشنبیران و هەموو سەرنج بخینە سەر ئەمە لەو کاتەیە تۆ ئەڵێ لەو کاتەیە هونەرمەندێکی مۆسیقی هونەرمەندێکی گۆرانی بێژ عەرەب لە کەرکووکان نەبووە ئەگەر عەرەبێک هونەرمەند لە کەرکووکان نەبوو بێت یعنی کەرکووک یارێکی کوردی بووە بەڵێ کوردی و تورکمانی بەڵێ کوردی و تورکمانی بەڵێ تورکمانی هەبووە تورکمانی ناتوانانی دایبڕین چونکە تورکمانی لە کاتی عوسمانیەکانەوە تورکمان گەشەی کردووە یعنی ئەگەر پێشتریشە بوو بێت بەڵام لە کاتی عوسمانیەکانە گەشەی زیاتری کردووە بەڵام بوونی عەرەب نەبووە ئەگەر شارێکی عەرەبی بێ ئەی بۆ دوو هونەرمەندی عەرەبی لەو ڕۆژەیە پێیانە بوو بۆ یادی حزبێکشە حزبی بەعسی ئومەی عەرەبی باش شتێکت پێ بڵێم کاک سەرکەوت ئەمە هەنە تیبێنێ نووسیمە لای خۆم تەنیا لە ئەرشیفەکە لەو ئەرشیفەی کە بردیان بۆ تەنیا لە ئەرشیفەکە هەموو بابەتەکانی تەلەڤیزیۆن ناڵێم تەنیا لە ئەرشیفەکە لە کۆی 1743 شەریت من 637 شریتم لادا کە ئەمانە بابەتی کوردی و تورکمانی تیا بوو ئەویترمان نەویست بزانە چی تیا بوو مامۆستا 1950 گۆرانی چی ژمارەیەکە 1950 گۆرانی لەوانە 1266 ڕەشسپی 684 ملەوەن مەبەستم لەسەر پرسیارەکەی جەناب دێمە سەر پرسیارەکەی جەناب دەستا لەو کۆمەڵە کوردیەکە 947 گۆرانی تەنیا کوردی بوو ڕەشسپی 563 ڕەنجین بوو ئەمە تەنیا کوردی کە کۆی ئەکاتە 1630 گۆرانی لە کۆی 1950 تورکمانیەکە 213 ڕەشسپی و 99 ملەوەنیان هەبوو سریانەکە 99 ملەوەن هەژدەی ڕەشسپی عەرەبێکە مەبەست عەرەبێکەیە عەرەبێکە لەو ئەرشیفە تەنیا 7 گۆرانیان هەبوو ڕەشسپی لەگەڵ 4 گۆرانی ملەوەن یعنی 11 گۆرانی هەبوو لە 1950 گۆرانی 11 گۆرانی عەرەبی هەبوو لەبەر ئەوەی گۆرانی بێژی عەرەب نەبوو تەنیا محەممەد خەڵەفێکیان هەبوو لە هەموو بۆنەیەک هەر ئەو بوو وای من بەستمە ئەو تەرکیزە زۆر زەرور بوو چونکە یەکێکە لەو خاڵانەی کە ئێمە ڕۆژە لە ڕۆژانە گەر با بێتە سەر باسیەوەی کە بڵێن کەرکووک هونەرمەندی با بڵێن کەرکووک کوردی نییە ئەی باشە بۆ 4 گۆرانی بێژی عەرەبی نەهات لەوێ گۆرانی بڵێ ئەوەتانێ تورکمانەکە مثلەن ڕێژەکەی چەنە ئەوەتانێ ئاسووریەکە دیارە ڕێژەکەی چەنە لە ئاهەنگەکانیانە من هەتا ئاهەنگەکانیشانم بیرەکە ئاهەنگە کرا لە ساڵانی هەفتاکان لە 69 من مناڵ بوومە دوکانمان لە گەراج حەویجە بووە ئجا لە خوار گەراج حەویجە هەان لەوێ فلکەیەکی لێبوو لەوێ ئاهەنگجانێک جێڕا ئاهەنگی هینی حەزبی بەعز بە بۆنێ هەفتەی تەمووز و 4 تەمووز خۆ هەر ڕەحمەتی با بڵێن ئەحمەد داودەیان هێنا زۆرنا لێ با و ئیتر هەر جومعە داودەیان هێنا دەهۆڵی لێ ئەدا و هەر ئەمان بوون و ئیتر ئەوانەی کە هەڵە پەڕین لەوێ ئەگەر ئەمان مۆسیقایەکی عەرەبی بۆ چۆپیەی عەرەبیان لێ بدایە ئەجینا عەرەبمان نەبینی لەوێ ئەلەو نمانەبینی بەڵێ ئەوان بە هەموو توانەیەک بەرەنگاری کوردیانە کرد تەنانەت تەلەڤیزیۆنیش با بۆ نمونە شتێکت بۆ بجەرمەوە لە بۆنەیەکی جژنی میلادی سەدام حوسێن لە بەردەم لقی کەرکووکی حەزبی بەعەس کە لە لای تەلەڤیزیۆنی کەرکووک بوو کەناڵی کوردی ئەم بینایی تەلەڤیزیۆنی کەرکووک ئەگنازان بیبیرت ماوەیاننا ئەوەی ناو شار ئەمە تەنیا بۆ کەناڵی کوردی کرا پەخشە عەرەبی و تورکمانەکە لە مرسلاتی کۆم بوو لای مەعهەد ئەمە بۆ کوردی کرا بەڵام دوایی لەبەرەوەی حربی عێراق و ئێران هاتەکایەوە تورکمانی و سریانیش هاتنە لای ئێمە من ئەوە ناڵێم لەو بۆنەیە
یەک لە قوتابخانەکان مناڵەکانی هێنابوو هەڵپەڕن بۆ میلادی سەدام حوسێن جلی کوردیان لەبەر بوو ئەمە دیمەنێکی وەکو هەواڵێک تۆمار کرابوو لە بەغا بڵاو کرایەوە پارێزگاری کەرکووک ئەو وەختە ئەنێرێ بە دوای مدیری تەلەڤیزیۆن ئەڵێ کەناڵی کوردی ئەمە علاقەمان نییە بەڵام پێت بڵێم لەمە دووە بابەتێکی کەرکووک لە بەغا دەربچێ لە ناو هزار کەس شەڕواڵ لەبەرێ ببینم دوور لە توان دوور لە برادرانێک کە جویان لەمە ئەڵێ سمێڵت بە خوێنراتاشم ئەمە ڕای مەسئولەکانی عەرەب بوو لە کەرکووک بەوەش چاویان هین نەبوو هەتا سعد بەزاز مامۆستا ساڵی 89 سعد بەزاز بەڕێوەبەری گشتی رادیۆ تەلەڤیزیۆن بوو دێتە کەرکووک ئەڵێ ئەمە شاری عەرەب بە کەناڵی کوردی نەقلی کەرکووک مووسڵ کرا ساڵ و نیوەک لە مووسڵ دەوام مەکە هەتاکو ساڵی 91 کە شەڕی عێراق و ئێران شەڕی عێراق و ئەمریکا دەستی پێ کرد تەلەڤیزیۆنی کەرکووک لێدرا ئێمە کە مرسلات لێدرا بەڕێوەبەر وتی کاک هاشم سێکەی لێرە تۆ بڕۆ ناو ماڵی مناڵی خۆت پەخش نەما ڕاگیرە من هاتمەوە برادێرێکمان سەباح موسا یادی بەخێر وتی کاک هاشم ئەزانی تەلەڤیزیۆنی مووسڵ لێدراوە ئێمن 420 شریتی تو ئینزم بردبوو بۆ ئەفوانیەکەی زم بردبوو بۆ مووسڵ پەخشی لەسەر بکەین ئێوەت مێستا هەمووی لێدراوە وڵات گەرامەوە مووسڵ لەوێ مەعەزبوری بەڕێوە بوو پیاوەکی باش ڕێک و پێک یادی بەخێرخوا ئەفریقا کە بینیم نیوەی تەلەڤیزیۆن لێدرابوو بەڵام مەکتەبەی شریتەکان بەرنەکەوت بوو وتم مامۆستا کەلەپوری کوردی لەم ژوورەیە ئەگەر ئەم زار ئەمریکای بێتەوە هەمووی ئەڕوا 420 شریتە هەر 420 سعات بابەتمانتیایە گۆرانی و تەمسیلی کوردی وتی چی بکەوتم دەریکەین تەلەفۆنی بۆ موزەخانەی مووسڵ کرد وتیان بیهێنن ئێستاش من لە بیرمە 11 کرێکانی مصری هێنا 2 سیارەی گەورەی هێنا مامۆستا بە 2 سعات هەموو شریتەکانی نات بۆ موزەخانەی مووسڵ بۆ بەیانی فڕۆکانی ئەمریکا تەلەڤیزیۆنی مووسڵیان تەخت کرد لێرە ئەوە هەموو نەزاتی بوو ئتر ناسار گەڕاینەوە کەرکووک کە گەڕاینەوە کەرکووک ئەبینم ئەو ئامێرانەی کە تو ئینز بوو لەوانەیە جەنابەت بینی بن تو ئینج کاڵێم ئەمانە ئەو شریتی کە تو ئینزە بڵێ پانی شریتەکە 2 ئینزە بۆی ئەڵێن تو ئینز بابەتێتر هەبوو یەک هەبوو ئاسانتر بوو ئەوە ئەمانم نەقل کردبوو هەموو وتم مامۆستا و جیهازانە 6 جیهاز بۆ چۆ بردوتە وتی وەڵا بەغا وتم مامۆستا ئێمە ئەو هەموو شریتەمان هەیە ئەی لەکوێ پەخش بکەین دوایی وتی وەڵا بەغا بردی ئەوە شەر پیلانێک بوو کابرای خراپ بوو بەڕەحمەت بێوش ئەمریکا کرد بەس مردوو ڕەحمەتی بوو بنێری باشترە ئیتر ساڵی 99 باسێرت نەیەشێنم حەزەکەم ئەو شانە بڵێم ساڵی 99 تا یاسی ڕەمەزان دێتە کەرکووک ئەڵێ یەکێک ئەڵێ مامۆستا کەناڵی کوردی ناگاتە چەمچەماڵ مرسلەیەکمان بۆ دابنێن ئەڵێ بۆ کەناڵی کوردی چیە مەشاری عەرەبە مامۆستا ئەو ڕۆژە پەخش کوردی ڕاگیرا هەر ئەو ڕۆژە 4 سێی 99 بوو بەڵام 6 9 یعنی دوای 3 مانگ پەخشی کوردیان لە بەغا کردەوە 2 سعاتیان داینێ ئێمە لێرە بەیانیان 3 سعاتمانە بووی ئەوانانی 6 سعات 9 سعات پەخشمانە بۆ ڕۆژی لەوێ 2 سعاتیان داینێ کە شریتەکانیان برد ئەمە مێژوو بۆ مێژوو باسی یەکەم 410 شریت ئەو کابرای هاتبی با بەڕێوەبەری مەکتەبەی بەغا بوو ئەبوو حەیدەریان پێوت دەستحەتی وەرگە ئیمزای وتی 410 شریتم لە بەغا وەرگرتووە لا کەرکووک تەلەفۆنم بۆ بەڕێوەبەری گشتی کرد محەممەد مەظەفەر ئەدهەمی وتم مامۆستا ئەمە ئەرشیف و کەلەپوری کوردی هاتە بەغا نەختێ بەن تووڕەیە وتی بۆ بەغا کوێیە لێتر قسەم نەکرد دوای ئەو سێمانگە چون یەکەم کەس من چوم هەواڵەکان بخوێنمەوە چوومە مەکتەبە ئەبینم 80 شریت نوقسانە ئەڵەما بۆ حەیدەر بۆ نوقسانە وەڵا ئەوەندە هاتووە وتمە مۆڕەکەی تۆ جەنابەت نییە ئەمە ئیمزات تۆ نییە هەڵم گرت بەلای خۆم چوومە لای بەڕێوەبەری گشتی وتم مامۆستا بیرتە تووڕە بووی فەرموو ئەمە 80 شریت نوقسانە خوا ئازای بێت چی ترش نوقسانە بێت چیم پێ بڵێ باشە کاک سەرکەوت بەڕێوەبەری گشتی و رادیۆ تەلەڤیزیۆنی بەغا اختصاصی مێژووە ئەڵێ مخرجێکی مخرجێک دێت
شریتی ئەوێ ئەزمە شریتە ئەمە کوردی بێنە بیسڕەوە وتم مامەستا ئەمە قسەی بەڕێوەبەری گشتی رادیۆ و تەلەڤیزیۆنە وتی نا من تحقیقەکەمەوە هیچی نەکرد مامۆستا شریتێکمانە بوو 11 گۆرانی تیا بوو ڕقم 10 جیم ئێستاش لەبیرمە یەک گۆرانی تورکمانی دە گۆرانی عەرەبی تیا بوو ئەو برا تورکمانەی بەڕێوەبەری فترە تورکمانەکەی بەغا سەلاح محێدین دە گۆرانی کوردی سڕی بۆ خاتری ئەم گۆرانە تورکمانیە ئەمەشم گەیاند هیچیان نەکرد ئەو شریتانەی کەوتت ئەو کاسێتانەی کە لە مۆزەخانەی مووسڵ پارێزران گوێزرانەوە بۆیە هێنامانەوە کەرکوو مامۆستا ئەمانە بوو کە سۆوە بەغازارێتر 420 شریت بوو بەڵێ پارێزگاریان لێکردبوو زۆر لەکتوێت بەڵێ یعنی با بڵێن مۆزەخانە پارێزگاریان لێکرد و مۆزەخانەی مووسڵ خۆم بارم کرد خۆم بەوەکو سەرۆکی بەشی تەنسیق خۆم لۆریم برد من و بەرەحمەت بێ عادل عەبدوڵڵا دەرهێنەر لەگەڵ سەید ئەحمەد وێنەگر ئێمە چووی لە بەغا سیارەمان برد لە کەرکووکەوە بارمان کرد و هێنامانەوە کەرکووک بەڵێ ئەی کاک هاشم تیپێکی مۆسیقا هەبوو تۆ لە کتێبەکەتە ناوی تیپی مۆسیقاکە هەمویانت نووسیوە ئەو هەموو ئەندامەکان زۆرینەی وابزانم کورد بوون وەنیە لەوێش وابزانم عەرەبییانە گەرە بێت ئەمە تێکەڵاو بوو هەمووی تیا بوو لە کوردەکان بەڵێ کوردی تیا بوو تورکمانی تیا بوو سریانی تیا بوو عەرەبیشی تیا بوو ئەمە زۆر بەدڵسۆزی بۆ هەموو تیپەکانیش بۆ هەموو گۆرانەکانی شارە کرد بۆ نمونە ئەوەنە تیپێکی پێشکەوتوو بوو ئیبراهیم محەممەد ئیبراهیم خەیات گۆرانی ئێمە جانێکین سەلاح ڕەشید گۆرانی بەهاری عمرم ئەلەوێ تۆمار کرا دوو گۆرانی زۆر زۆر ڕێک و پێک بەڵێ بەڵێ خۆ دیارە گۆرانیەکان دیارەنەوە گۆرانیەکانی خوالی خۆش بوو شەوکەت ڕەشید و ئیتر زۆر گۆرانی بێژی دیش لەوێ تۆمارکران بەس ئێمە یەک حقیقەتێکەیە کاک هاشم جان خەڵکێک لەوەیە قسە بەنەوعێ بکات بەڵام تورکمان هەبوو عەرەب هەبووانەی کە خەڵکی ئەسڵی کەرکووک بوون و لە کریستیانەکانیش من برادر من کەسانێک بوون یەکتریمان خۆشەوی زۆر زۆر ڕێک و پێک بوون وەکو من و تۆ وابوون یعنی ئەوە نەبوو با بڵێنە و کێشەی ڕەگەز و قەومی شتانەمان نەبوو هەتا لەوەیە شیعەشمان نەبوو بێ لەو کاتەیە ئەو کێشەی شیع و ئەوانەش نەبوو لە بینمانە نەبوو تەنیا هەنێک وەکو هونەرکار ناڵێم وەکو مۆسیقا و ئەوانەی لە کەرکووک ئیشانە کرد وەکو دەرهێنەر و وێنەگر و ئەو شتانە ئەمانە هەموویان کراوە بوون لەگەڵ کورد لەگەڵ تورکمان یەک پارچە بوون من ئێستاش ڕێزی تایبەتیم بۆ خوارێ خۆش بۆ عادل عەبدوڵڵایە کە کابرایەکی عەرەب بوو بەڵام کوردی جوانە زانی کۆم زۆربەی دراما کوردەکانی تەلەڤیزیۆنی کەرکووک ئەو دەریهێنان سەید ئەحمەد کابرایەکی تورکمانە بە هەموو قووەتێکەوە لەگەڵ کووردا بوو ئیشی بۆ کوردە کرد ئەمانە هەبوون بەڵام بەداخەوە هەنێک لە دەهەزارەکان کە ساڵی 82 ژمارەیەکی زۆریان هاتن ئەمانە زۆر خراپ بوون ئەفوان ئەمانە ئیش و کاریان راپۆرت نووسین بوو لە چە خەڵک من کورد بڵێن عەرەبی کەرکووک بوو چونکە زۆر وەڵی ئەزانی تێما مەستا من جارێک ئەمە سر نییە جارێک براکەی عەقید بوو بەڕەحمەت بێ عەقید عەدنان سوتفە لە کۆیە بووم کە هاتمەوە بەیەکەوە هاتینەوە وتی من برای عادلم عادل عەبدوڵڵا بۆ کوردێکی زوان وتم ئێوە چین وتی وەڵا ئێمە ویلادەمان هەڵەبجەیە باوکم وەک کاتی خۆی لە هەڵەبجە فەرمانبەر بووە ویلادەی من و عادل هەڵەبجەیە بەڵام ئەیاوت ئێمە عەرەبی نازامیتر داچیان تورکمان بوو بەڵێ ئەوە نییە مەبەستەکەم زۆرێک لە عەرەبەکان پێش عەرەبی با بڵێن دەهەزاریەکان کە پێشەوەی ئەوانە بێن ئەمانە کە لە کۆنەوە لە کەرکووک بوون بەڵێ زۆر باش ئەمانە زۆر باش بوون زۆر باش بوون ئەوانە هەموو بەڵێ ئەوانەی کۆنەکان هەموو ڕێک پێک بوون هەموو یەک وەکو یەک دڵ و یەک ئامانزمانە بوو خزمەتی تەلەڤیزیۆنی کەرکووک بەڵام دەهەزارەکان باش شتێکە بۆ باسکە مامۆستا ئێمە هەموو هەفتەی جارێک وەکو سەرۆک بەشەکان ئەبووینە مدیر خەفەر بەڕێوەبەری یعنی لە جیاتی بەڕێوەبەر ئێمە دەوامان کرد تا 12 شەو ئەو شەوەی من خەفەر بووم سەعات 12 شەو
حرس معنا بولي هم حرس بلين زي الشعبي هم شرطة يتر مرة يشتم ساعات دوازة بياني كهاتم وتيان بريوبر بانك تكا والله شو ما بينم دوان لمخابرات دانشتون بيني وانا امزاني زور هات التلفزيون يشان ناوي ابو داود بو سلام ممكن وتيان زحمه درقا كداخه دانشتم وتيان شوتو خفر بيلره وتنبلي وتي تغييرك ل ويني صدام حسين كرا سيد الرئيس ويان وتمنازانم وتي برو سيديكا كاكسر كود وينك لو انا بيني بت كديتي سلامات لا ديوارك دیوار بند بوو ینی شوشەش پێوە نەبوو لەبەرەوەی زۆر گەورە بوو هەر بە کاغەز لە دیوارەکەیان نووساند بوو هاتم سەیرم کەوتم هیچ شتیانێ وتی بڕۆ سەیری چاویکە هاتم ئەبیم چاوی بە قەڵەم شقت کراوە چاک کراوەتەوە وتم بەڵێ چاوی وتی ئەڵێ چی وتم بڵێم چی وتی خەفارەت تۆ بووە وتم تۆ بڵێ من ئەوە نەبێ عەقڵ بم دوور لە ئێوە ئەگەر من خەفەر نەبم ئەتەنار بە شوێنما وتم ئەوە یەکێک کردوویەتی حەزی لە من نییە ئیتر ئەوانش چۆ بڕوایان پێکردم مامۆستا دوایمان جێر مخابەراتی بەغا داوایان کردم بەغا ئیزراتی هەکە ئیزراتی نەسەن من گوناحم لەوەیە نییە ئاگاشم لێ نەبوو لە بەغا چوم شەر بەختی من جواد العەلیە بوو بەڕێوەبەری رادیۆ سەوت الجەماهیری بەغا بوو ئەم ناسی لە ڕێەوە زۆر برادەوای گوتەوە تۆی ئەوە نووسرا بوو هاشم عبدالله معروف من ناوم هاشم زەباری لای ئەو مەشهور بووین دانیشە وتم ئەو حاڵ مەسەلە ئەو هەیە وڵای تر داوای لێبوردنی وتی چیان لێ بکەن ئەوانە کۆمەڵێکن ناموسی ئێمەشیان بردووە ئەوانە دوو لە ئەوانە کوێڕین دوای سێ مانگ یەکێک هاتە ژوورەوە ناوی نەمیرە وتی کوا بەڕێوەبەر من اعترافاتم هەیە وەڵا بەڕێوەبەرش ئیبراهیم دووری بوو دەرسوتی وەرە بزانم چیتەوێ وتی وەڵا ئەو مخابراتانە لەگەڵ هاشم زەباری تحقیقیان کرد ئەمانە بێن و دەنگم تۆمار بکەن من اعترافاتم هەیە والله هاتوتی والله هاشم زەباری ئاگای لەو شتە نییە ئێمە کوردمانە سێ کەس من و فڵان یەکیان حەمید کاظم بوو مەسئول ئەمنی دائیرە بوو باشە بۆ ئەوتان کردووە والله هاشم زەباری کابرایەکە کوردە و بەعسی نییە و ڕئیسی بەشی تەنسیقە و سەرۆکی مەسئولی کەناڵی کوردیە کۆمەڵێک مەسئولیاتی هەیە ئێمەش ڕەفیق حزبین و ماڵی خۆمان زیێشتە مەسئولیاتمان نییە والله دوای ئەو کابرایم باکرد وتە بەرە نەمیر بۆ ئێستا اعترافت کرد وتی والله دوو لە ڕووتە من بمورن کا قساکەم وتی ئەو بێناموسانە هاوڕێی منن من لە خەفەر چون تەعادایان لە ژنەکەم کردووە ئەوانە بوون کاتە 2000 کاک هاشمجان لە کتێبەکەتە ڕێژەیەکی زۆر گۆرانی بێژی کوردت داناوە کە گۆرانی تەلەڤزۆنە تۆمار کردووە ڕێژەکە ئازیزان داوای لێبوردنەکەین کاک هاشم تەندروستی تەواو نەبوو ئەمڕۆ زۆرم هەر چۆنێک بێت هەروەرە و بەرنامەکەی خۆت پێشکەش کە چونکە با بزانین تا چە نەتوانین اینجا ئێساکەش ئەگەر نەتوانێ مەجبورین بەرنامەکە ڕاگەن بەس بۆ هیوایی تحملم بکەن تحملم بکەن ئەگە بۆ کۆکم یاشتیوە چاوەکەم بەڵێ کاک سەرکەوت بەڵێ سەیری ناوی گۆرانەکە 444 گۆرانی بێژمان هەیە ناوی هەموو نووسیوە ئەوانە هەمووی کوردن ئەوە ئێستا سەیری ناوەکانم کرد 400 و بەڵێ 44 گۆرانی 444 من جارێک گوتم جارێک لە نوێکە باسم کردوتیان شتیوانە چۆنە بێ وتم کاکە ناسارسەم ناوەکانم نووسی هەمووی هەیە و هەموو تۆماریان هەیە لەکە تەلەڤزیۆنی کەرکوو زۆر بەشی لە ئەرشیفەکەی کە چۆ بۆ بەغا وایە هەمویان هەبوون ئەوە ئێستا کە بینیم من هەمویانم بینیوە ئەی کاک هاشمجان گەلێ جار هەنێ گۆرانی بێژمان هەبوو مەسەلە نەبوو بە پێشمەرگە یان شتێکە بوو ئیتر گۆرانیەکانی لێ نادرا ڕائەگژیرە ئەوە چۆن بۆ توانی ئەومان بۆ ڕوونکەیتەوە ببوورە وەڵا پرسیارەکە دووبارە بکەرەوە ئەڵێم گەلێ جار هەنێ گۆرانی بێژمان هەبوو لە گۆرانی بێژەکانمان ئیتر سانسۆرە خراە سەر ڕقابا خراە سەر
ئەو گۆرانی بێژەیتر گۆرانیەکانی لێ نادرا ڕائگیرە ئەوە چۆن ئەو فەرمانە دەرەچوو چۆنەوەیان ئەمە وەن وەکو سەرۆکی بەشی تەنسیق هەر ڕۆژە و دوو ڕۆژارێک وەرەقەیەکم بۆ ئاهات ئەسەی ڕئیس قسم تەنسیق یورجا مثلا فلان گۆرانی بێش گۆرانەکانی دەرمەکە 1 و 2 3 و 4 و 5 و 10 و 15 کە چوینە مووسڵ لەگەڵ بەڕێوەبەری مووسڵ قسەم کرد وتی کاکاشم ئەمانە منعیان لەسەر ڕەسمەن وتم پێت بڵێم تەنیا 3 گۆرانی شیرین بەهارەی تایر تۆفیق بەس شیرین بەهارە لە مخابراتەوە منعکراوە 2 گۆرانی بێژ سووریمانە بوو محەممەد تەیب تاهیر و محەممەد شێخۆ ئەمانە لازیئی پەنابەری سووری بوون لە عێراق دوایە ڕیان کە چوونەوە سووریا ئەمانەش قەدەغە کرات تەنیا ئەم 3 کەسە ئەم 2 کەسە و گۆرانی شیرین بەهارەی تایر تۆفیق حەسرەن هیچ لە مخابرات و لە ئەمن و لە ئیستخباراتەوە منعێک نەهات بەڵام چی بوو ئیدارە بە کەیف خۆیان قسەیەکیانە کردوێشە فڵان کەس بۆ نمونە ڕۆژێک بەڕێوەبەر نردی بە شوێن ماوتی گۆرانەکانی حەسەن گەرمیانی دەرمەکە وتم بۆ حەسەن گەرمیانی دایما هەموو کە دێتەوە لە سلێمانی بوو کە دێتە کەرو هەر بەیەکەوەی وتی بۆتە پێشمەرگا وتم کاکە پێشمەرگە 74 پێشمەرگۆ هەموو هاتوونەوە ئێستا پێشمەرگە نیە ئێستا مامۆستایە لە دەیەکی نزیک سلێمانی وتی ئەگەر نەیبینم گۆرانەکانی ڕاگرە ئەگەر ڕاستەکە با بێ بیبینم وتم باش وڵا کاک حەسەنم بینی تێم گەیان وتی وەڵاهی نایم بۆ لای هەموو گۆرانەکان بەسەرەوە نایم بۆ لای من طبعا شیریم کرد وتم دەست خۆش بێ وەڵا چ وتم وەڵا ئەڵێ هەموو گۆرانەکە بەسەرەوە نایم بۆ لای با ئەوی بێ بۆلام وتی وەڵای من دێم بۆ لای مادەم ئەوە نەپیاوە وتی گۆرانەکان هەبوو مامەستا هەبوو بە قسەیەک یەکێک ئاهات وەڵا فڵان کەس ئەوهای کردووە یعنی کۆمەڵی گۆرانی تورکمانی قەدەغە کرابوو لەوانە یلماس ئارۆم وەڵا لە تورکیا گۆرانی وتووە عالەمی تورکی لە پشت دەرچووە ئەو گۆرانی وتووە ئێمە علاقەمان سێ ئەو گۆرانی دەرناکەن ئێمە لەوێ تۆماری کردووە لەوێ دەرەچێ سابیر کوردستانی ڕۆژێک لە ئەم نەواتم بۆلام کە دوای ئەوەی تەرحیل کرا بۆ سە زمانە معاشکە من وەرمەگرت دوسێ مانگجارێک لای خۆم هەڵمەگرت ئاهات ئەمدا پێی وەڵا ڕۆژێ لە ئەمنەوە نەقیبێک هات وتی تۆ معاشکەی سابیر وەرەگری وتم بەڵێ وتی ئەگەر هات خەبەرمان دەرێ وتم بۆ وتی ئیشمان بێت ماخی شتان پێەیە وتی لە کورسات گۆرانی وتووە ئێوتم کاکەمە تەرحیلتان کردووە تەرحیل بووە لەوێ ئەژی ئەی ئەوە کاسبی لە کوێ گۆرانی بڵێ وتی نابێت ئەگەر هات پێم وتم باش وەڵا دوای 2 هەفتە تەلەفۆنی بۆ کردم وتم کاک سابیر لەکوێی وڵای باقی جمهوریم وتم کاک بیلال هەیە لە کۆڵانەکەی بەرامبەر بانکوتی برادرمە وتم بڕۆ لە ئەودا شێستە من دێم وڵات چوومە لای پارەکەم داوتم کاک سابیر ئێستا لە هەولێرەوە ڕۆی تۆ ناستەوەڕی سلێمانی بە دواتە ئەگەڕێن تەنیا گۆرانی لە کورسات بتووە تەرحیلیش کراوە ئێتر ئەو هابوو وای ئەوانە بوو ئەی بەنسبەت ئەو ڕقابانەی کە لەسەر تەمسیلی کوردی لەسەر گۆرانی کوردی ڕقاباڵم لەسەر تەمسیلی و لەسەر گۆرانی کوردی ئەوانە چۆن بوون چونکە من بۆ نمونە حەزەکەم لێرە ئازیزان سەرگوزشتەیەکی خۆم جەرمەوە لەگەڵ کاگاشمە لە ئاهەنگی خێزانی خۆمە سەلاح داودە هونەرمەند سەلاح داودە هێنا گۆرانی بڵێ لە هەمان کاتە ئازیزم هونەرمەند سەباح سەنتورم هێنا کاکزانای مەحموود هەژارم هێنا ئەمان هاتن ئیتر لە وەکو هاوکاریە گویستمان شتێکی جوان بۆ سەلاح داودە بکرێت ئەوە بوو بە مۆسیقایەکی جوان بۆی کرا کاک علی سدیق لە کەرکووک ئەو ئیتر تۆمارێکی جوان کرا گۆرانیەکیانم زۆر پێچوو جوان بوو کە لەو جیا با بڵێن قەتار و خاوکەر و لەبیاوە ئیتر ئەوەم هێنا بردم بۆ کاک هاشم کە بەڵکو ئەگەر بیکەن بە شتێک وەکو کلیپێک گۆرانیەکەی بۆ دابگرن ئەوە بوو کاک هاشم دوای ماوەکە گوێی لێگرتیتر خۆی گوێی لێگرتە بوو تیپی لێژنەی مۆسیقای گویان لێگرت بوو چی گوێی لێگرت بوو نازانم وتیان سەداکەی زۆرە ئەلبەتە دیارە لە ڕووی هونەریەوە کامل نەبوو گۆرانیەکە یعنی ئەوە نەبوو بەڵام کاک هاشم هانیدام مادام نزیکم لە سەلاح داودە هەوڵ دەین شعری کلاسیکی جوانی پێ لەبەرکەین چونکە حەزی لە شعری کلاسیکی بوو و شتێکی جوانی بۆ بکەین بۆی بیبین بۆ تەلەڤیزۆن چەند جارێک گۆرانی بکە ئەوە بوو من زۆر هەوڵم لەگەڵ یادا شعرێکم پێ لەبەر کرد چونکە نەخوێنەوار بوو هەتا شعرەکەی لەبەر کرد کاتێکی زۆری پێچوو
کە شعرەکەم بۆ کاکاشم برد کاکاشم کە سەیری شعرەکەی کرد شعری وەفایی بوو ئەڵێ خەناوی گرتووە لە پەنجەی لە دەستی بە خوێناوی زارم ئەمە بەرگی شەهادەت بێ کە من کوشتەی دەستی دڵدارم یەکسەر کاکاشوتی یەکەم شت وشەی خوێن دوم شت وشەی شەهادەت ئەم دوانە کەمە شتێکی عشق بوو لای وەفایی عشق بوو مە سیاسی نەبوو وتی ئەم دوانەی یەکسەر ڕائگیرێت یەکسەر ڕەفزەکرێت تعلیمات وابوو گۆرانی خەماوی نەڕوانی هائیەن على اساس عراق هەر لە خۆشیە و نابێشتی باسی ئەوە محەرب و حروب و ئەو هەموو پشت و کوشتارەی کورد و ئێران و مێران ناکەن ئەوە خەماوی نییە بەڵام گۆرانێک دوو وشەی تیا بێ خەماویە ئەبێ دەرنەچێ وابوو تعلیمات وابوو من مامۆستا زۆر کەس زۆر گۆرانی بێش گۆرانیان بۆ هێنام ئەمت کاکە پێشوە بیدەنە لیژنە بێنن بۆ لای من ئەیخوێنمەوە ئەگەر ئەڕوا ئەڵێم بیت بن ئەگەنا بۆ خۆیان دەها گۆرانیم چاک کردو بۆیان یعنی کابراایەک هات گۆرانێکی هەبوو 5 کۆپلێ بوو شعرەکەی تەنیا کۆپلە یەکەمی باش بوو سوارەکەم هەموو لادا بۆ خۆم بۆی بنووسی وتم بڕۆ بەناوی خۆت بڵای بکەوە ئەوەشم کردووە بەڵێ اینجا شتێکی کە بە نسبەت تەمسیلی و دراماکان ئەوە لە ژنەکە لای ئێوە بوو یان لە سەروتر بوو لە بەغا بوو لە کوێ بوو بۆ با بڵێن ڕقابەی نەسەکان تێکستەکان ئێمە لا ئێمە بوو ئەوانەی لە کرد تۆمارەکە لا ئێمە بوو ئەوەی لە بەغا لە بەغا بوو من بۆ نمونە ڕۆژێک خۆ لە چەخماقە دیمەنێکی تایە مفۆزەکەڵێ تەڵقەچی حادیسەچی ڕاکە و هەر ئەو قسەیەکانە بینیوتە درامەکەت بینیوە دوای ئەو هەموو ساڵە بڵاو کرد ڕۆژێک لە مخابرات و هاتن بۆلام وتیان چۆن موافقەی ئەم دەقەت کردووە وتم بۆ وتی وڵات تەڵقەچی حادیسەی گاڵتە بە عەرەبەکە وتم ئەوەلەن دەقی ئەمە لە بەغا موافقەی کراوە دوای لە بەغاش تۆمار کراوە بەڵام ئەوەش گاڵتە بە عەرەب ناکە وتم ئەوە کابرا عوسمانیە وەختی حکمی عوسمانیە نازانی عربی ئەو عربی مکەسەرە قسەکە خۆی وانییە خۆی ڕاستە گاڵتە بە عەرەبەکە من گۆڕیم شتەکە وەڵا ڕۆژێک ئەوە هەر مەسەرەکە هات ڕۆژێک مستەفا ئەحمەد وەستا عەلی کە لەوێ دەوری هەیە بەڕێوەبەری موادی شایی سلێمانی بوو برادرێکم خانوویە کرد لە بابەت دەرەسین خەیناکە وتی وەڵی مامۆستا مستەفا ئەناسی وتم وەڵا من نەمدیوە نایناسم بەڵام بەڕێی تەمسیلەوەی ناسم ئەکید من ئەناسێ وتی بەخوا لە ئەوە ئەگەر کاشی خانوەکە مەسە کاشی ماوە ئەزمەی کاشیە وەڵا چوومە لای زۆر ڕێزی گرتین زۆر وەڵا دانیشتین دوای دەدەقە چای و قاوە و شتیوا وتم مامۆستا ئەمرێ خزمەتێ وتم وەڵا بۆ پێوە گاڵتە وتم وەڵای کاک مستەفا بۆ شتێک هاتووم مخابرات داوای ناوی هونەرمەندەکانی خۆ لە چەخماقاکە وتی بۆ وتم لەبەرە ئێوە گاڵتان بە عەرەب کردوشتووە کاکە ڕەنجی هێنا و ڕەنجی برد تێکچی بەسە زمانە وتم ناوەکانم ئەوێ وتی نابێ ئێوارە وتم نەوەڵڵا ئێستا دوای وتم خەریک بوون تەواو توفی بۆ خۆت نادرا دوو لە ڕوت وتم کە گاڵتاکەم شتێکی وا بوو بەڵام خۆم حەلم کرد لەگەڵ ئەوانە وتیانتر دەری مەکە ئەو بەشەدا من نەمسڕیەوە کاگەیشتە وێ سلایدێکمان وەرەگرت دوایی بڵاومانە کردەوە وتم کاک مستەفا بۆ وتت ئێوارە وت وەڵا ئێوارە ڕامە کرد زۆر پیاوانە وەڵا بە کەیفی خۆمان کاشیدا پێمان بەڕاستی ئەوە مەسەلەکار وەکو باس کرا شتێکی کە هەبوو من زنجیرە درامایەکەم نووسی کاتی خۆی لە سێ شانۆیی چیخۆفی ڕوسیەوە کردبووم بە کوردی کە هێنام تۆ زۆر یارمەتی دام کاتی خۆی یارمەتی دام کە ئیشەکە بکرێەوە باسی هەفتەغارمە کرد دی ئاوایی هەفتەغار لە گەرمیانە و بەناو ئاوای هەفتەغارە دێ و لە زەمانێکە خەڵکی هەفتەغارە هاتن بۆ کەرکوب کە قیتار شەو دەرەچوو ئێوارە لە بەغاوە دەرەچوو دەمە و بەیانە گەشتەوێ لە سواری خەڵکەکەی کرێکارەکان خەڵکی ئەو لادەیە سواری قیتارە بوون هاتنە کەرکوب بۆ ئیش و ئێوارە هەر بەو قیتارە ئەگەڕانەوە اینجا من لەوێ کێشەیەمەدا کە چۆن شۆڕشی کرێکاریە گوێزرێتەوە لادێی و با بڵێن جوتیاریە گوێزرێتەوە بۆ شۆڕشی کرێکاریوە لەو بابەتانە میز باسی شتێکی وا بکەم ئەوە بوو بۆ تمێنا تۆ هەموو هەنگاوەکانت پێ باش بوو
سەرنجەکان ئاگادارت کردمەوە کە شتەکان چی چاکەم چی چاک نەکەم ئەمانە بوو. دوایی لە ماوەیەکە پێت وتم ئەبێ ڕاگیرێت چونکە بڕیارێک هاتووە ئەڵێن هەرچی دێی کوردستانە ڕاگوێزران ئەو کاتانە بوو کە دێ ڕاگوێزران وتیان نابێت لە تەلەڤزۆن هیچ شتێک باسی ئەوەی باسی لادەی تایە ڕاگیرێت ئەگەر ئەوەت بیر بێت ئەزانی کاک سەرکەوت بەداخەوە هەنێک کەسارمان هەبوو ئیش و کاران ئەوە بوو ئاژاوە بنێنەوە شت قەدەغە بکەن یعنی زۆر شت هەبووە خەڵک گەیاندوێتی لەوانەیە لای من ئەم شتە ئەڕوا بەڵام لای ڕژێم ناڕوە ئەوان هەزار حسابی بۆکەن مەبەستم لە دەقەکەی لای من نییە مەبەستم لە بڕیارەکە بوو ئەوە بڵێ لە زۆر لە ئەو بەرهەمە درامیانە کە پێشکەشەکران ئەو کاتە ڕائگیران لەبەروی باسی لادەی تیا بوو چونکە ناڵێم هەبوو خەبەریانەدا ئیدارە ئەو ڕایگرا ئەو هەبوو مەسەرەکە بەڵێ دوایی کاتێکی کە من و تۆ لە جێگەیەکی کە لە پشت بەهۆوە نادیەکە بوو هەموومان کۆبینەوە یەکمان بینیەوە پێت وتم بۆ نایی ئەو ئیشت بکەیت ئێتر ئەو کاتە من فیرار بووم بەس هەوێ یەکەم پێ بوو هەوێی دارە لە عەلام هین وەزارەی سەقافە و عەلام دەستکاری یەکەم کردبوو بەوە هاتبوومە ئەوێ وتت بۆ نایی ئێستا و ئیشت بکەیت چونکە ئێستا بڕیارێک هاتووە حکومەت با بڵێن ئەوێت باسی لادیەکان بکرێت ئەو کاتە چی بوو ئەو کاتە ئەوە بوو ئەنفال کە کرابوو ئەنفال دەنجێکی گەورەی دابوو بە هەموو جیهانە کە 5,000 دێ وێران کراوە ئیتر حزبی بەعسە ئەیویست ئیسپاتی کاکە دێیەکان نەڕوخێنراون ئەیویست هونەرمەندەکانمان بڕۆن فیلم کەن شت بکەن لە سباسی لادیەکان بکات کاتەیە تۆ منت ئاگادار کردەوە وابزان لەو ئەو گوڵاڵە کرا ژاڵە ڕەزامەندی وەرگیرە مامەستا ئەزانی ژاڵە چۆن موافقە وەرگیرە ئەوە جەلی زەنگەنە ئەگەر تەلەفۆنی بۆ خۆش لە تەلەڤیزیۆن باسی کرد 2,000 ناسرش باسی کرد ژاڵای بۆ هێنام کتێبێکی بچووک بوو هەروە پێشکەشی کردم جەلی زەنگەنە دانیشتم بووم سەیری کرد وتی ئەمە ئەڵێتی بکەینە درامایە کتێبێکی بچووک بۆ ئەمەە تو دەبابی خوێنمەوە ئینجا خوێنمەوە وتم کاک جەلیل لەوانەیە کاکجیستە گوێی لێبێ حەز دەکەم گوێی لێبێ وتم کاک جەلیل ئەم دەخە ناڕوە بەڵام بڕۆن بیکەن لەسەر مەسئولێتی من مەیدەنە لیژدا تۆماریان کرد بە کامێرەی بەقا تۆماریان کرد بەلای ئەمەنەیان کرد حتا نەبات دەخەکەیان بوێ کە تۆمار کرا 8 حەڵقە بوو خۆتەزانی کە هێنایان بۆ تەلەڤیزیۆن بە یۆماتیک و بە 1 ئینچ هێنایان برادەرانمان هەبوو بەداخەوە لەگەڵمان لە لیژ نەبوون ڕەفزیان کرد من وتم خەختان نەبێ کاک زەلیل وتی وتم بابەتە پەلەت نەبێ بزانە پیشانی ئەدەم عەرز دەبێ یان نە وەڵام 3 مانگی پێچوو بیانوێکم دۆزیەوە بڵاوم کردەوە ئەم قسەیە زەلی زەنگەنە لە تەلەڤیزیۆن باسی کردەوە خۆی وتی ئەمە قەدەغە کرابوو بەڵام هاشم زەباری توانی پیشانی بدات و فعلا چەند جاریش دەرچوو ئەوها هەبوو کاکە پیاوی خراپ هەبوون بەداخەوە بەڵێ جا من مەبەستەکەم لەوە بۆ ئەو کاتی کە ئەنفال کرا ئەو حزبی بەعس ئەیویست باسی گوڵاڵش من موافقم کرد گوڵاڵش من موافقم کرد لەسەر دەقەکەی وەختی خۆی ئەمە هاتە لای من ماڵسته لەمە دەقەی منش پێت وتم بەڵام من نەمتوانی لەبەرەوەی من سەربازی فیرار بووم و چۆن بیکەم چۆن ئیشێکی وا بکەم بۆم ناکرا کاکاشنجان نازانم بڵێم باسی بچینە سەر چی خاڵێکی کەم تەمسیلیەکان بۆ عادل عەبدوڵڵا دانرا زۆربەی عادل عەبدوڵڵا بوو بۆ ئەو دانرا بۆ مەسەلەن کەسێکی کە نەبوو بڵێن کورد بێت بۆ نەمانەتوانی بڵێن دەرهێنەرێکی کورد بێ بڵێن ئەحمەد سالار بێ بیکات یان ئەو دەرهێنەرە بڵێن تەلەڤزۆنی تەواو کردووە یا سینەمای خوێندووە ئەو بێ بیکات بۆ نائکرا لەوێ وڵای لە تەلەڤزیۆنی کەرکووک دەرهێنەرمان نەبوو نەهاتبوون کەس نەهاتبوون ناسر حەسەن نەبێت جارجار ئەهات لێرە شتێکی تۆمارە کرد و ئەگەڕایەوە دوایی کۆمەڵێک شتی لە هەولێر تۆمار کرد ناسر حەسەن کردی هەنێ زاریش زۆهێر عەبدولمەسیح هینانە کرد بەڵام زۆربەی عادل نەعیمی ئەی کرد بەڕاستی نەبوو بۆ خریزمان نەبوو کەسش ناهات
ئەی فترەیەک سلمان کاکەی سلمان فایق کە ئەو کاتانی مەرەزە و سلمان فایق ساڵی 72 بۆ مامۆستا هات ئەو دوو درامایی کرد بە هاری دزرا و ئەوی کە باسم کرد ئەو بەڵێ ئەو تۆماری کرد و ڕۆیشتەوە چوو بۆ دەرەوە یعنی خۆی نەما لەوێ خۆی ڕۆی بەڵێ خۆی کە لەو کاتانە کۆمەڵی شەر دەرهێنانی ئەو بوون لەو ساڵانە شتێ باشی کرد دوو درامە یەکەم جار بوو درامای تەسویر خارجی لە بەغاش نەکرا بوو مامۆستا و کاتە لە بەغا تەسویر خارجی نەبوو تەنیا ئەو کردی هەردوو دراماکە لە دەرەوە کردی وێنەگرەکەش وێنەگری سینەمایی بوو ڤیدیۆ نەبوو وەختە فیلمەکەی چی بوو 8 ملیم بوو یا 16 ملیم بوو لەو کاتەیە 16 ملیم بوو 16 ملیم بوو 16 ملیم بوو بە کامێرەی 16 ملیم بوو بەس ئەو کاتە ئەوە هەبوو هەراوە هەبوو بەڵێ هەر جاهێنیشی وەکو بڵێن کە وێنە ئەجیرا تەحمیزەکەشی هەلای خۆمانەکرا لە تەلەڤیزیۆنی کەرکووک یعنی تەحمیزی 16 چونکە نەبوو 16 ئێمە هیچمان پێ ناکرد بەس 16 بەڵێ پێم وایە لە کەرکووک بەس هین هەبوو فەنان فەوزیمان هەبوو فەنان فەوزی ئیشی بۆ پارێزگا بەڵێ فەنان فەوزی وێنەگری دەرەوە بوو مامۆستا علاقەی بە تەلەڤیزیۆنەوە نەبوو هیچ پەیوەندی ستۆدیۆیە بوو بەڵێ هاوڕێمە ئێستا لە دەرەوەی وڵاتە بەڵێ ئەزانم چونکە ئەزانم لەو کاتانە من ئیشی فیلم و شتێکمان نەبوو بردم وتی نەم برد بەس خەریکی ئیشەکە بووین وتی بێنە من بۆتە شۆمەوە و خەمن نەبێ یعنی هیچ ترسن نەبێ ئیتر ئەوە بوو دوایی ئیشەکە لە جێیشی کە بۆیان ششتمەوە کردمان بەنسبەت تیپەکان تیپێکی ناوی تیپێکی زۆرت هێناوە لێرە نزیکەی 18 تیپن وەکو تیپی مۆسیقا مامۆستا لە کتێبەکەمە هەموو نووسیوە ناوی هەموو تیپەکانی هەڵپەرچێ ناوی هەموو تیپە تەمسیلەکان هەرێکە چەند تەمسیلێ ناو کتابەکەمە هەیە بەڵێ ناوی هەمویان تێناو ناوی تەمسیلەکانی تایە بەڵێ هەموو بەس ئەرشیفەکە چۆ بەغا کاک سەرکەوت 170 درامای تایە وەکو دراما من باسیەوە ناکە مەسەلەن ژاڵە 8 حەڵقەیە بەڵام بە یەک درامە دامناوە فەقی ئەحمەد 7 بەشە بەڵام بە یەک درامە دامناوە یعنی 170 درامای ڕەشسپیمان هەبوو چۆتە بەغا لەگەڵ 14 درامای ڕەنجین کە لە هەولێر تۆمار کراوە لە سلێمانی تۆمار کراوە ئەو سەروەتە ئەو کەنزە بەداخەوە هیچیان نەکرد کەس نەمانەی بینم وەڵاهی وتم ئەگەر یەکێ بیکە وەڵاهی مناڕەشێ دەستی ماسەکەم بەس ئەمە بکەن هیچی نەویست کاک سەرکەوت یەک ڤیدیۆ وتم کاکە یەک ڤیدیۆ بێنن ئەمانە لە توین زەوە خەمە سەر یەکەین چیە لێ دەباب بێ نەیان یەک ڤیدیۆیان نەهێنا چونکە یۆماتیمەکەی جیاواز بوو خەڵکی گەورەم بینی بەڵێ خۆیان تەلەفۆنیان بۆ کردم ئەو پیاوە گەورانە سیارەیان بۆ ئەناردم ئەچوومە لایەن قسم لەگەڵاکردم باشە بەسەر ساو هیچیان نەکرد دەیەها کۆڕ ئەمە کە شریتەکان چوونە بەغا 75 شریتم کە ئەو ڕۆژە هاتن بیبن ساڵی 99 سەید ئەحمەدم لەگەڵا بوو گۆرا هین بێژەرێکی تورکمانی ڕەزاقەمبەر بەڕەحمەت بێ وتم وەرن 75 شریتم دەرکرد لە ناو مەکتەبە ئەوانەی ئەمزانی شتی چاکی تایە وتم بیشارنەوە بانێ بن بۆ بەغا 410 بر بۆ بەغا ئەم 75 شریتە من دوای ڕوخانی ڕژێم ئەعلام حەل بوو بۆ شەبەکەی ئەعلام من نەچوومە شەبەکە ڕادیۆی عراقی نوێ کە ڕادیۆی معارەزەی عراقی بوو ئەوەختە هاتنە کەرکووک وتیان ئێمە سجلی قەلەم سڕی تەلەڤیزیۆنمان لایە تۆ هەموو قەومیان گۆڕیوە هەموو شتە تۆ قەومیەت نەگۆڕیوە نەبوویتە باسی زەی شعبیت نەکردووە کورد بە ئەدام حکم دراوە خۆ دووزار سزی کراوە لەسەر کوردایەتی فتۆ بەکردوە ڕادیۆی معارەزەی ئیسلام کە ڕادیۆی عراقی نوێ کە ڕادیۆی معارەزە بوو هاتە کەرکووک من بوومە بەڕێوەبەری دوای بۆ ڕادیۆینەوە تەلەڤیزیۆن وازمێنە کوڕێکیان دانا تەلەڤیزیۆن لە دوێکە بوو لە مەکتەبەی گشتی کەرکووک محافظ ئامادە بوو باسی ئەو 75 شریتەم کرد وتم ئەڵێن
ئەڵێن هەشریتی بەسێ وەرەقە فرۆشراوە ئەو کوڕێک کە بەڕێوەبەر بوو وتی نەخێر مامۆستا هەمووی بە 7 دەفتەر فرۆشراوە وتم دڵنیایوتی وتم باشە تۆ بەڕێوەبەری بۆ چکار ناکەی ئەمە بڵکی تەلەڤیزیۆنی کەرکووکە وتی وەڵام من سەری خۆم نایەشێنم خەڵک ئەوها بوو کاک بەداخەوە. کاک هاشم لەو کاتەیە لە تەلەڤیزۆن ژن ڕۆڵێکی بەرچاوی هەبوو نزیکەی وابزانام 13 ژن 13 خاتون لەویا بێژەر بوون لە تەلەڤیزۆن 13 خاتون 13 خانم 13 ژن بێژەر بوون لە تەلەڤیزۆنی کەرکووک لەگەڵ بەڵێ ناوەکان مامۆستا ناوەکان لە کتێبەکە هەیە ئەوانە بەس کوردیەکانم نووسیوە تورکمانی شتەکان دوان نووسیمە لە ناو کتابەکە بەڵام کوردیەکانم بەتەنیا نووسیوە کەی چکە لەبەر خۆم لای خۆم بوو مباشرە و دەرچوونیان هەموو نووسیوە لای خۆم کەی دەوامی کردو کەی وازی هێناوە لە ناو کتابەکەما هەیە طبعا باشترین بێژەر یەکەمین کەس کە دەستی پێکرد نەسرین خان و سوهێلە ئیبراهیم هەبوون ئەمانە ساڵی 1972 بە 1973 بەڕێوەبەرێکمان بۆ ناوی ڕافع الکوبەیسی وتی بێژەری کوردمان ئەوێ عەرەبمان ئەوێ ئیعلانمان کرد بۆ کورد دوان هاتن بۆ عەرەب دوان هاتن یەکیان کورد بوو لەیلا محەممەد نەورۆز یەکیان کەڕەوان سەعید بۆ سریانی ڕەبقە خامس خەندۆ هات تورکمانەکان کەس نهاتبوون دوای چەند مانجێک فەیحاز عابدین و فەضیلەی خوشی هاتن بۆ تورکمانی بەڵام وەکو کوردەکان من لە کتێبەکە هەموو نووسیوە بەڵێ هەمووی هەیە و ئاگام لێە خوێنمەوە خۆن وهکە گەر کەسێک بێوێتوانێ وەکو سەرچاوە سوودیان لێ ببینێت کاک هاشم ئێمە با هەر ئەوە باسی ئەوانەمان کرد کە کەسە خراپەکان بەڵام کەسی باشی شەبوو لە عەرەبەکان و بەعسیش بوون ڕێگەیانەدا هەوڵیانەدا ئاسانکاری بکەن یارمەتیانەدایت کەس هەبوو لەوانە کە بوون بە مدیری تەلەڤیزۆن ئاسانکاریت بۆ بکەن لەو کاتانە ئەڵم تا ئێستا ئێمە باسی کەسە خراپەکانمان کرد ئەوانەی کردوانەی کە تێگەیشتم هەنێ بەڕێوەبەرمان بۆ هات بڵێ هەنێ بەڕێوەبەرمان بوو زۆر خراپ بوون هەنێشمان بوو زۆر باش بوون بۆ نمونە ئیبراهیم دووری کابرایەک بوو زۆر تند و تۆڵ بوو لە دەوامە بەڵام زۆر باش بوو حەقانی بوو بۆ نمونە ڕۆژێک لەگەڵ بنا پەیوەندی باش بوو لەگەڵ بنا ئەچین بۆ نادی دائما لەگەڵ کەسا دەمناچوو لەبەر یەک شت شەو ئەچین دانیشتین گاڵتۆ پێکەنین قسەی خۆش بەیانی لە دایرە ئەو بەڕێوەبەرە من موەزەفم لایەوە احترامی ئەوەم ئیستیقلالی شەوم نەکرد ئەیزانی بەڵام هەبووانە بوو پارێزگاری کەرکووک غانم عەبدولجەلیل نەقڵە بوو بۆ بەغا نەقڵ بوو لە شەریکەی نەوت ئاهەنگی بەڕێخستنیان بۆ ڕێخست بوو وتی بابسیم بۆ ئەوێ بەڵام پێش ئەوە من لە تەنسیق بووم سەمای ڕەقسی منع کرد ئەو سەمایانەی مسرەکان وەکو سوێرزەکی و ئەو مەزموعەیە وتی ملەتی کورد ملەتێکی بە ئەخلاقە و خوڕەوشتی بەرزە نابێ ئەو شتە ببینە تەلەڤیزیۆنی کەرکووک و کوردستان ئەیبینێ ئەمەی قەدەغە کردبوو شەوێک ماڵی لە بێزی بوو لە ماڵەوە دانیشتووە بینی لە تەلەڤیزیۆن سوێرزەکی دەرچوو تەلەفۆن بۆ جێگرەکەی کات بە ڕەحمەت بێ محەممەد ڕەحیم بوو ئەویش کورد بوو ئەندازیارێکی ڕێک و پێک ئەڵێ وەڵام مدیری ئەمن تەلەفۆنی بۆ کردم جا ئەو شەوەی کە بنی برد لەگەڵ خۆیان بچین پارێزگاری کەرکووک ئەو وەختە بەڕێ بخەین تەوقای لەگەڵ یان کرد گەیشتە لای بەڕێوەبەری ئاسایش ئەمن دەستی درێژ دەست خۆی کێشایەوە وتی تۆ بەسی حەقی تەلەڤیزیۆن بۆ تەلەفۆن بۆ تەلەڤیزیۆنەکەی ڕەخستەوێ وتی والله عفو ئوستاد ئیبراهیم من دانیشت بووین جەنابی قائد فرقە ئیسماعیل تاهیر نەعیمی باشە ناوەکانم لە بیر ماوە ئیسماعیل تاهیر نەعیمی تەلەفۆنی بۆ کردم وتی تەلەفۆن کە ڕەخسێ دەرچی دەزانی چی وت داوای لێبوردن لە بینەران کە جویان لێمە یعنی عفو بکەن کە قسەکە ئەجرمەوە وتی تۆ بۆ گەوادی قائد فرق قەیتۆ بە مدیر ئەمن
چه هەیە بە مدیر ئەمنی کەرکوو وا بڵێ لەسەر ئەوە دەسەویەخە بوون و ئێتر دەرچوین نەوێن ئەو شەوە نەقلیان کرد بۆ بەغا هەر ئەو شەوە نەقل کرا من چوومە بەغا ڕۆژێک بینیم لەگە مدیر عامە پیاسەیە کرد وتی پێماڵێن بگەڕێەوە وتی ناگەڕێمەوە گەڕاوە بێزی مامۆستای سەرەتایی بخۆی لە کەرکووش مامۆستا بووە کاتی خۆی لە شۆڕیزە من 3000 سەردانیم کرد لەبەر ئەو ئەخلاقەیە بوو بووینە ڕەفیقەتمان زۆر بوو 79 گەڕاوە لا ئێمە ئیتر 2 ساڵ هەلا ئێمە ماوە رافع کوبەیسی کابرایەکی مەسئولی ئەمنی قەومی کەرکووک بوو عضو فەرعی حزبی بەعز بوو بەڵام پیاوێکی زۆر باش لەناو تەلەڤیزیۆن یارمەتی هەمومانی ئەدا ئەوەی شی عسبە ممنوع بوو وەختی برایم دووری وەختی رافع کوبەیسی ممنوع بوو مۆزەفێکی کەرکووک ئەمر بێ لە ناو دایرە بیبا ئەوی بڕۆ لە ماڵەوە بیبە لێرە مۆزەفی من دەرناچێ بە مامۆستا بڵێم تارق علوان لە وەختی ئەو ساڵی 1970 و 1970 کۆمەڵێ گۆرانی و درامای کوردی وەکو لالۆ کەریم ئەو شتانە تۆمار کران ئەمانە زۆر باش بوون خۆ لە بیرمە لە ئەنجێکی نەورۆزە لە بەغا گۆرانی بێژی هێنا و لە هەولێر هێنای حەفلێکی زۆر گەورەی کرد بە بۆنەی ڕۆژی نەورۆز هەبوو ئەوانە بەڵام پیاو خراپیشمان زۆر بوو کاکاشمجان من بەنسبەت لای خۆمەوە هیچ پرسیار و شتێکم نەمایتر نازانم ئەگەر خۆت شتێکت لا هەیە تێ بابەتێ باسکەی وەڵا یەک شتێ باسیەکەم هەر لەسەر خراپی هەنێ کەسێک یەک شتەیە باسی بکەمەوە دقەیەک بڵێ مێرەزانێک بۆ قادسی ئەکرێ لە هەولێر شعری سیاسی هەمووی ڕۆستەم بازەڵان شعرێ خوێندێتەوە لە پشتنووسراوە قادسیە سەدام کە شتەکە دێنن بۆ کەرکووک شێزا عەبدوڕەحمان ئەسێ لەو شریتە من ئاگام لێ نییە لە تەسیق دانراوە من ئاگام لێن وەکو سەرۆکی بەستر بەمنیان نەوتووە بە کچەکەی ژێردەست میاوتووە ئەگەر حرب دەست بکرد ئەم شریتە وەکو خۆی بڵاو بکەنەوە مۆنتاز کراوە پێش ئەوە ئەو برادەرەی کە خەبەری لێدام بەڕێوە وتم مامۆستا من سەرۆکی بەشی تەنسیق و ئەخبار و خوێندنەوەی دەق و نازام چی بە ئەخبارەکە بدەنە ئەو برادەرە وتی تا من بەڕێوەبەری تەلەڤیزیۆن بووم ئەفوو تۆ چاوی منی لەم دایرەیە ئەو قسەیە جارێتر مەکەوە لای من وتم ئالا خودی ئەو برادەرە تۆرە ئەو بەرنامەیە کە باسەکەم ئەو شارە لە بەرنامەیەکی شێزادە دەرچوو من ئاگام لێ نییە من هەموو بابەتی فحسمە کرد ئەو ڕۆژێک کە ئەوە فحس نەکرد چکە من دابەزیم هێشتا تۆمار نەکرا بوو تەلەفۆن بۆ بەڕێوە ئەڵە بزانێت چاوەکە چی دەرکردووە وەڵا بەڕێبەر تەلەفۆنی بۆ کردم وتی ئەم شعرە فحسکە لەگەڵ فڵانە وەڵا چوونە ڤیدیۆ هیچیکیانێ ئەڵێ دایەکە مناڵ بووم ئەو معنەکەی سۆلەکەی کەوتە ماڵەکەمانەوە بریندار بوو دانم دایە ئاوم دایە بۆ بەڕێم خست وتمەوە چی تایە وتی بازۆری تایە وتم چی تایە وتی پێشمەرگەی و بریندار بووە و وتم کاکە بۆچی فدای فەڵەستینی نەبێ وتی بەرنامەکە کوردیە ئێوتم تۆ ئەزانی مامەڕیشەی ئەو خەباجێرە گەورەیە مامەڕیشە پێشەوەی پێشمەرگە بێ فدای فەڵەستینی بووە وتی نازم لەم ئاستایە بەڕێوەبەر هاتە ژوورەوە وتی ها وتم سەبارەت بە من هیچ تیانیە ڕای ئەوی وەرنەگرت بەیانی لە ئەمن تحقیق کرایەوە لە سام شریتە منیان عقوبەدا قەتع راتبی ڕۆژێک تێگەیشتی چوومە هەولێر وتمەرە شێردا ئەم شعرت چییە مەسەلە من ئاگام لێ نییە وتی وەڵا حاڵ مەسەلە ئەوە شاعری ئەم شعرە ڕۆستەم بازەڵان لەسەر ئەم شعرە لە حزبی بەعەس پارچە عەردێکی وەرگرتووە وەڵا منیش مذاکرەی نووسی بۆ مدیر عام چوومە بەغا وەلای ماجد ئەحمەد دکتۆر ماجد وتم مامۆستا شعرێک یەکێ لەسەری خەڵات کراوە عەردیەوە یەکی لەسەر عقوبە دراوە وتی وتم مەسەلە ئەو هەیە وەڵا وتم دوای ئەمەڵێک کە مناڵ بووم ئەم کوڕە تەمەنی 42 ساڵە کە مناڵ بە حزبی بەعەس لە حکوم نەبووە مامۆستا ئیتر چووە عەقڵی وەڵا باجی مدیری دارەوزاتی کرد وتی عقوباتەکان بۆ بێنە بیسڕەوە کتابێکی کوردی دامێ و 100 دیناریشی دامێ حەقی ڕێگات کەوتە ڕێگا بە دیاری بوو حەزم کردەوەش باس ئیتر هەبوو وەڵا مامۆستا من هیچ نەماوە من زۆر سپاس دەکەم بەخوا زۆر نەخۆش بووم بەڵام تەشجیعی تۆ وابزانام چاچی بوومەوە بەخوا تەشجیعی تۆ وتت کاکە چارەیەکیشی بێ بەس دەرچە حەزەکەین دەربچی لەخوا بەزیاد وەڵایی زۆر باشم مامۆستا چاوەکەمی سپاس بۆ تۆ سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ فیلم سازان دەستان خۆش بێ برای عەزیزی منن زۆر سپاس شەوێکی شاد
چاوەکەمی کاکاشم گیان زۆر سپاس دەکەین باش بوو هەرچۆنێ بوو هاتی چونکە تۆ بەنیاز نەبووی بێ من ئەمزانی بیت ئیتر لە خۆشی دەربڕینی ئەو ڕاستیانەی کە لەلاتە لە ناختە ئاگات لە نەخۆشیەکە دامێنێ بەس بەو هیوایەمان نەخۆشیەکەشت چاکاتەوە وڵی زۆر فەرقم کرد بەو خوایە بەخوا تەلەفۆن بۆ کردم نەمەتوانی قسە بکەم ئەمە لە زەوقیەوە و لە زەوقی ئەو برادرانێکە ئەمان بینن ڕێزم ڕێز و سڵاو بۆ هەر هەمووتان بۆ تۆ بۆ برادرانی فیلمساز و بۆ بینەرانی بەڕێز ئەوەی گەورە بێ دەستی ماسەکەم ئەوەی وەک خۆم بێ سڵاوی لێکم لە خۆم بسوکتت چاوی ماسەکەم زۆر سپاس ئێمە شاود ماچەکەین ڕێزی تایبەتمان بۆت هەیە ئازیزان هەر کەسێک ئەگەر بێوێت بە دوای ئەو سەرچاوانە بگەڕێ لەسەر تەلەڤزۆنی کەرکووک ئەوە کاکاشم جەباری هەر کتێبێکی هەیە بە ناوی مێژووی تەلەڤزۆنی کەرکووک ئەتوانن لە ڕێ ئەو مێژووەوە لە ڕێ ئەو کتێبەوە ناوی یەکە بە یەکەی مۆسیقیەکان میوزیسیانەکانی ئەو کاتە و ناوی گۆرانی بێژەکان و ناوی تیپە هوەریەکانی ئەو کاتێ هەموو کوردستان و زۆربەی دراماکان کە ئێمە ئەو کاتە پێمانەوە تەمسیل هەمووی ئەتوانن ببینن و ناوی هەمووی بە ساڵ و بە کاتەکان هەمووی تایە ئەوە بۆ ئەو کەسانی کە بیانوێ ڕۆژێ لە ڕۆژان شرۆڤەیەک بکەن یاخوو ماستەرنامەیەک لەسەر ڕاگەیاندنی کوردی ئەتوانن سوود لە کتێبەکەی کاکاشم وەرگرم و شتێکی کەش ئازیزان ئێمە هەر بەس تەلەڤزۆنی کەرکووکمان نەبووە لەو سەردەمەیە کە تووشی ئەم هەموو کێشە و قەیرانە بووە کە کۆمەڵێک کەسانێکی وەکو کاکاشم لەو تەلەڤزۆنە خەباتیان کردووە بەرەنگار بوونەتەوە بەڵکو ئێمە لە کرماشانیش لە ڕادیۆی کوردی کرماشان و لە ڕادیۆی قەسری ئەوەی کرماشان قەسری شیرین بوو لە تارانی شەمان ئەو گرفتانە هەبووە زۆر جار هەنێ لە ئازیزان باسییان کردووە و لە کوردستانی سووریش من یەکێک لەو برادرانە کە لە بەرنمەیەکی ئێرەمانە هات لەسەر فیلمی زەری قسەی کرد ئەویش باسی ئەو گرفتانەی کرد لە کاتێکە ستالین کوردی با بڵێن سەرۆکی ئەو کاتەی چێتی سۆڤێت کە بە ناوی کۆمەنیست بوو با بڵێن شوعیەت بوو بەگوایە بۆ کورد شتیان کردووە نەخێر لینین کە سەرۆکی یەکێتی سۆڤێت بووە ئەو کۆماری سووری کوردستانی دامەزران بەڵام ستالین نەخێر ئەوە بابەتێکی زۆر دوور درێژە ئەسڵەن کوردی دەربەدەر کرد و کوردی لە تۆفانێکی زستانی بەفربارینە لە کوردستانی سوور لەو کاتەیە گواستەوە و هەموو ناوچەکان لە هەموو ناوچەکانی خۆیانیانی دابڕان و خەڵکێکی زۆر تووشی نەخۆشی و لەو ڕێگاوبانە مردن و بەڵام ڕادوێی کوردی یێریڤان لەو کاتەیە ئەو شۆڕژێرانە لەوێ بەردەوام بوون لە خەباتی خۆیان و نەپچڕان اینجا لەو سەردەمانە ئەم ڕاگەیاندکارانەمان هەبوونە ئەمانە پێشمەرگە بوونە بە هەرچ وەزعێک بێت تەحمولیان کردووە و توانیویانە ئەرشیفێکی گەورە بۆ نەتەوەی کورد بەجێ بێڵن ئەوەتانێ کاکاشم باسی ئەو ژمارە زۆرەی درامای کوردی کرد کە ئەوە ژمارەیەکی زۆرە ئەوە تا ئێمە لە ماوەی ئەم چەند ساڵەی دەسەڵاتی کوردیە نەمانتوانیەوە بەو ئەندازەیە ژمارە بۆ ئەندازە ژمارەیە تەمسیل و دراما و با بڵێن فیلمی کوردی بەرهەم بهێنین کە لەو کاتەیە بەرهەم هێنراون ئەوە ژمارەیەکی زۆر بۆ و کاریگەریەکی زۆر گەورەشیان لەسەر ئاستی ڕۆشنبیری جەماوەری کوردستان بە هەموو توێژەکانەوە هەبووە کاکاشم گیان دەستەکانت خۆش زۆر هەر بۆ ئاگاداری مامۆستا بۆ ئاگاداری بەڕێزت ئەم مێژووی تەلەڤزیۆنی کەرکووک کراوەتە عەرەبیش من ژمارە زۆرم هەیە هەر برادێک هەر کەسێوێ پێشکەشیەکەم و بەبێ مقابل چکە من نایفرۆشم دەوە من کتێبێک مەوێ بەڵام کەسێکت بۆ لا ئەنێرم لە کەسوکارم هەرچێم بۆ ئەنێری مامۆستا کوردی و عەرەبێکت بۆ ئەنێرم وەڵا کوردیەکەم بۆ بنێرە بەچاوان هەر کەسێک بێت تەلەفۆنێکم بۆ بکە ئامادەم بەچاوان سپاس دەکەم چاوەکەمی کاکە ڕۆژە لە ڕۆژان بتوانرێت بە ڕۆژیشین لەخوا بە زیادی
دەخوا بە زیاد بە ڕۆژوشم الحەمدلله چاوەکەمی